بەتێپەڕبوونی کە هەم شەکرەوە هەمزەخی زیادی کرد. ئێستا لە سعودی کوێت و قەتەر ئەو وڵاتانەی کە نەخۆشی دڵ و زەڵتەی مێشک و زۆر شتی تریش زیادە. یعنی هەمان کار کە ئەگەری زەڵتەی مێشک زیادە. بەڕاستیدا هەمان کارن بۆ طبعاً پیا و ئافرەت پێش نزیکەی تەمەنی 50 ساڵی یعنی پێش ئەوەی کە هەمووی دەڵێ خراپە چاوخرابێت بەڕاستی حەبی سا حەبەی سای دەکەین لە هەمڕای شەکرەوە دوو درێژە نامێت سەردانی پێ و پێشتە بەڕاستی نەوەی شەکرە بەڵام یەک دووشت هەیە خۆشە سڵاوتان لێبێ. دیارە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی نەخۆشیەکانی دڵ کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دیاری کراوە، ساڵانە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین لەو یادەدا چەند چالاکی و هەڵمەتی و هوشیاری لەسەر نەخۆشیەکە ئەنجام دەدەین. ئەمڕۆژ لە دیوانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین چالاشەکانمان دەست پێکردەوە سەرەتاکردنەوەی سیمینارێک بووە لەلایەن پسپۆڕێکی بواری نەخۆشیەکانی هەناوی کە تێیدا چۆنیەتی خۆپاراستن لەو نەخۆشیە و هۆکارەکانی توشبوونی خەڵک بەم نەخۆشیە دەخاتە ڕوو. هەروە ئەمە لەو یادەدا ئامارێکی ئەو نەخۆشیە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بخەینە ڕوو لە ماوەی سەرەتایی ئەم ساڵداواتە لە یەکێکی 2019 تاوەکو کۆتایی مانگی 8 لە سەرجەم نەخۆشخانەکانی سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین نزیکەی 547 هاوڵاتی تووشی نەخۆشیەکانی دڵ بوون واتە داخڵکراون لەو نەخۆشخانەیە، بەداخەوە نزیکی 156 هاوڵاتی بەو نەخۆشیە لە ماوەی ئەو چەند مانگە گیانیان لەدەستداوە. هەر لە ماوەی ئەو چەند مانگەدا ئەو هاوڵاتیانەی کە بەهۆی فشاری خوێن و نەخۆشیەکانی فشاری خوێنەوە سەردانی نەخۆشخانەکانیان کرد لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین نزیکەی 1837 هاوڵاتی بووە. جا ئێمە مەبەستمان لەم سیمینارانەی ئەمڕۆ ئەو چالاکیانەی کە ئەنجامێ دەین زیاتر هوشیارکردنەوەی هاوڵاتیانی خۆشەویست سنوورەکەیە بۆ چۆنێتی خۆپاراستن لەو نەخۆشیە و هەروەها چۆنێتی ڕێگریکردن لەو نەخۆشیە و هۆکارەکانی توشبوون بەو نەخۆشیە دەخرێتە ڕوو. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بە پێوپلانەی لە بەردەستماندا و هەروەها زیادبوونی حاڵەتەکانی نەخۆشیەکانی دڵ لە سنوورەکە لە پرۆژە پێشنیارکراوەکانی خۆماندا کە ئاراستەی وەزارەتی ئەنجومەنی وەزیرانمان کرد و یەکێک لە پرۆژەکان کردنەوەی سەنتەرێکی نەخۆشیەکانی دڵە لە سنووری داری ڕاپەڕین. ئەوەی هەبووەکو بەشی بژانەوەی دیارە ئێستا لە غیابی نەبوونی سنتەرێکی تایبەت بە نەخۆشیەکانی دڵ ئێمە لە هەرێک لە نەخۆشخانەکانی شەیدانی نوێی قەڵازی و هەروە نەخۆشخانەی گشتی ڕانیە بەشی بژانەوەی دڵمان هەیە و هەروەها سەبارەت بە پرسیارەکەی زەناوت بۆ تاواکردنی نەخۆشخانەی 291 قەرەوێڵی هەوڵەکانیمە بەردەوامن چەند نووسراوێکمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستیش کردووە بۆ ئەوەی هەوڵدەین بە زووترین کاتدا ئەو نەخۆشخانەیە تەواو بکرێت چونکە بە تەواوبوونی ئەو نەخۆشخانەیە کۆمەڵێک بەشی گرین کە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین پێویستن و تا ئێستا بەهۆی نەبوونی شوێنەوە نەکراونەتەوە بۆی لە داهاتوودا بیانکەینەوە. ئەگەری نەخۆشی